سەردانی وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 28 مانگی نیسانی ڕابردوو بۆ بەغدا بۆ گفتوگۆکردن لە بەرامبەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەتتر پرسی بودجە و موچەی فەرمانبەران کاردانەوەی جیاوازی لە شەقام لێکەوتەوە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن دەیان مافی کورد لە گەردنی بەغدادایە و نەدەبوو بەغدا دەستی بۆ موچەی فەرمانبەران ببردایە. ئەوەی کە دەست ببرێ بۆ قوتی خەڵکی و بەرژەوەندیەکانی هاوڵاتی سیڤیل بکوێتە مەترسیەوە بۆ خۆی ئەوە کارێکی زۆر ئەبێتە کارێکی زۆر نائەخلاقی ئەگەر ململانێ سیاسیەکان بگەنە لووتکەش. ئەوەی کە ئێستاش لە عێراقا گوزارێ ینی میلەتێک بەو شێوەیە نانبراو کراوە و قوتی فەرمانبەرانی ڕاگیراوە شتێکە ئەمیش هەردیسان چێتەوە قاڵبی کایەکی نائەخلاقیەوە لە کاتێکا کە هێشتا میلەتی کورد حەق تەواوەکانی لە دەوڵەتی عێراق وەرنەگرتووە. بەشێکی دیکە لە هاوڵاتیان پێیان وایە حکوومەتی هەرێم پەیوەست نییە بەو ڕێکارانەی کە لە بەغداوە دانراون لە کاتێکیشدا بەشێکە لە عێراق لەم نێوەندەشدا حکوومەتی هەرێم بەکەم تەرخەم دەزان و دەژڵێن فەرمانبەران لە نێوان هاتن و نهاتنی بڕەپارەی هەرێم لە بەغدا بێئاگان. مانوێ نەمانوێ هەرێم بەشێکە لە عێراق و ئەبێ ئەو ئیلتیزامە دارایی و سیاسی و ئیداریانی کە هەیەی بەرامبەر بە مەرکەز جێبەجێیکە و چەندین ڕێککەوتنامە کراوە پێشتر لەسەرەوەی کە هەرێم ڕۆژانە ئیلتیزامە مادیەکانی مەسەلەوەی کە پەیوەندی بە نەوتەوە هەیە ڕادستی بەغدایی بکە ئەو کاتە بەغا شایستەدارایەکانی هەرێم بنێرە بەداخەوە ئەوی کە تێبینی کراوە چەندین جار هەرێم پابند نەبووە بۆی کە شایستەدارایە ئەوەی کە بۆی دیاری کراوە بۆ نمونە بەشە نەوتی خۆی ڕەوانەی بەغا بکات. ئێستا کە مانگی 5 ساڵی 2020 لە هەرێمی کوردستان موچەی 5 مانگی ساڵی 2020 دابەش نەکراوە بەشێک لە فەرمانبەران و پزیشکان لە کەرتە جیاوازەکان مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاندووە. وەرنەگرتنی موچەکان بۆ ماوەی 5 مانگ مەودایەکی زۆر زۆرەکە بۆیە لە ئێستادا بەناچاری ئەوانیش پەنایان بردوتە بەرەوەی کە داوای سادەترین مافی خۆیان بکەن کە ئەویش وەرگرتنی موچەکانیانەوە بەداخەوە ڕۆژی مادی کارمەندانی تەندروستی و ستافەکانی تیژ لە ڕۆژێکی زۆر خراپایە و پێویستە حکوومەت بە زووترین کات چارەسەرێک بۆ پێدانی موچە بە فەرمانبەران بگرێتە بەر. وەفدەکەی هەرێم لەگەڵ سەرۆکۆماری عێراق و سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکوەزیرانی عێراق و ڕەوتی سەدر و ڕەوتی حیکمە و نووری مالکی و حەیدەر عەبادی و ژمارەیەک لە وەزارەتەکان کۆبووەتەوە. تا ئێستا دوایین ئەنجامەکانی کۆبوونەوەکان ڕانەگەێنراوە. نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت ئاماژەیان بەوە کردووە کۆبوونەوەکان بەردەوام دەبن و تا ئێستاش ئەرێنی بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.